السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشی کاک دکتۆر بەڕێزی براکەم سپاس دەکەم. دەستەکانە باشەکەم وڵی مامۆستاجیان پرسیارێکمانە بوو فەرموویان. ئایا سەحر و جادوو بوونی هەیە لێو بکرێت یان شتێک لەو بابەتان ئەگەر ڕوونکردنەوەی بکەیت زۆر سپاس دەکەم. ینی بێگومان براکەی من سحر هەیە لە قورئاندا باس کراوە و لە فەرموودەی پێغەمبەردا باس کراوە عەلەیهی سەڵاتو وەسەلام و لە گوناهە هەرە گەورەکانە کە موبقاتە و دینی ئینسان ناهێڵە خوا پەناماندا و ساحریش ئەوانەی کە ئیستیعانە بە شەیاطین دەکەن و سحر دەکەن ئەوانە کافرن و شایستەی لە ناوبردنن لەلایەن حکوومەتەوە بۆ چکە ماڵی خەڵک تێک دەدەن ژیان لە خەڵک تاڵ دەکەن خوا پەناماندا لە شەڕیان و موسڵمانان پەناهدا لە شەڕیان. سحر هەیە براکەی من بە یارمەتی شەیطانەکان کە دەیکەن. چی بکەی باشە ئینسانی موسڵمان کە زیکرەکانی بکە بەیانیان ئێواران خەوتنان و هەروەها نوێژەکانی لە کاتی خۆیدا بکە ئینشاءالله تاعەتی خوا بکە و سوورەتی بەقەرە بخوێنێتەوە بە ئیزنی خوا پارێزراو دەبێت ئینشاءالله لە سحر. خی گەورە هەموو لایەکمان پەنا بدات.